تایر تۆفیق یەکێک لە گۆرانی بێژ و مەقام بێژە گەورەکانی کورد جگە لە دەنگە زوڵاڵەکەی شیعری زۆرێک لە شاعیرە گەورەکانی کوردی کردوتە ئاواز لە ئێستادا و لە یادی 36 ساڵەی ماڵ ئاوایی هونەرمەندی گەورەی کورد تایر تۆفیق کۆنسێرتێک سازەکرێت. ئەمڕۆ لە ساڵ ڕۆژی کۆچی دوای هونەرمەندی گەل مامۆستا تایر تۆفیق کە ئەم ڕۆژە لە کۆیە بە ڕۆژی هونەر ناوزەند کراوە. تیپی مۆسیقای باوەجی کۆیە کۆنسێرتێکی تایبەتمان بەو یادە ئەنجامدا کە بەرهەمەکان پێکاتبوو لە 8 بەرهەمی گۆرانی موزیک و ساڵانە ئەم یادە بووە بە نەریتێکی دیاری تیپی مۆسیقای باوەجی کۆیە کە ئەم یادە ئەنجام دەدا. ساڵانە کۆمەڵێک هونەرمەند لە شارەکانی تری کوردستان چوەک بەشداری لە کۆنسێرتەکە و لە کارە هونەریەکە چوەک میوان لە کۆی ئامادە دەبن. خۆم بەڕاستی یەکێک بووم لەو کەسانێک کە هەموو وەکو موزیک ژنێک هەمووەکو زمهورێکی کە دانیش بووم لە هۆڵەکە چێژێکی تایبەتم بینی لە بەرهەمەکان هەستم کرد کاری تازە کراوە بەرهەمی تازە کراوە شاکاری جوان کراوە دەست و پەنجەی یەکەی ژەنیاران دەکوشم دەستی ماندووبوونیان دەکوشم.